دووبارە سڵاو پێمان خان لەو شوێنەوە سامیتمان تۆ پێگەیەکی بەهێز و دەسەڵاتێکی زۆر فراوانیشە هەبووە لە ناویشێتی ژنانە و بێ زانێرانی لەبەردەستی منایە تۆم دەسەڵاتی خۆتە ئیستیغلال کردووە بۆ دانانی براژنەکەت بە جێگری لە پرساوی ڕاگەیاندن و خوێندنی خۆت و ئەو لە کۆلێژ بە موچێ تەواوە و ینی ئەم دەسەڵاتە و ئەم ئیستیغلالکردنەوەی و دوایی هاتنە دەرەوە بوون ئۆپۆزیسیۆن ومە دوو فەزای زۆر جیاواز نین لێک ئەگەر وەکو جەنابەت ئاوا سەیرێکی بعد و فەزای جیاوازن بەڵام ئەو با بڵێن ئەوەی جەنابەت باسی ئەەکەی کە براژنی منە بەڕێز سەیران عەبدوڵڵایە بە سوتفا لە دوای ئەوەی کە لە یەکێتی ژنانە بووە بە براژنی من ینی براژنی من نەبووە و بێتە یەکێتی ژنانی کوردستانەوە کە من تەسەور ناکەم ئەمە با بڵێن لە دوای ئەوەی کە بوو بە براژنی من پێی بڵم واز لەو ئیشت بێنە کە هەڵەبژاردووە سەیران عەبدوڵڵا بەر لەوەی کە شوو بکات لە کایەتی ژنانی کوردستان دەورەیەکی بۆ ڕاگەاندن کردەوە و ئەیویست خەڵکی با بڵێن ڕۆژنامەنووسی ژن و با بڵێن وێنەگری ژن بەرهەم بهێنێت ئەو یەکێک بوولەوانی کە لە با بڵێن تەقدیمی کرد بۆ ئەوەی کە بەشدار بێت لەو خولەیە و کچێکی سەرکەوتوو بوو و دواتریش مەسەورێکی سەرکەوتوو بوو ئەگەر جەنابەت پرسیارت کرد بێ و کاتی کە ئەو زانیاریانە و دەستکەوتووە لە وێنەگرەکانی کە ئەو کاتە تەعاملیان لەگەڵ ئەکرد لە دوای ئەوە ینی شووی کردووە بە برای من ئەمە من تەسەور ناکەم لە هیچ شوێنێکی دنیاە سەبەبێک بێ بۆ ئەوی ئەو واز بێنە بە پێچوانەوە من حەزەکەم ئەوت پێ بڵم یەکێک لەو شتانەی کە بە بەردەوامی ناڕەحەتی کردووم ئەوەیە کە سەیران نەیتوانی بە پێی توانای خۆی و بە پێی ئەو تاقە و توانایی کە بۆ یەکێتی ژنانی سەرف کرد بڕواتە پێشەوە بە تەنیا لەبەر ئەوەی براژنی من بوو ئەنی ئەو زەربەی کە لەو درا باجەکەی بەس ئەوە بوو چۆن زۆر جار ژن لە نائەدالەتیە بەس باجی مێبوونی ئەیە ئەویش بە تەنیا باجێک کەیایی لەوەی کە نەتوانێ بڕواتە پێشەوە باجی ئەوەیە کە براژنی منە کە من تەسەور ناکەم ئەمە حاڵەتێک بێتەوە ڕێگەی لێ بگرێت کە ئیش بکە و مەسلەی خوێندنی من ئەو کاتێک کە خوێندنی بەکالۆریۆسم خوێندووە من ئیجازەی دراسی بووم لە دائیرەکەم لە کە مۆزەفی ڕێاسی سەحە بووم و ئیجازەی دراسی بووم و پێم وایە ئیجازەی دراسیش ئێستەشی پێوە بێ خەڵک ئیجازەی دراسی وەرئەگرێەوە ئیستیغلالی ئەو جێگایە نییە کە ئەیکەی و ئەو موچەی کەوریشی ئەگری لە ئیجازەی دراسیە خۆی قانونەکە وایە مەگەر ئەو کاتە من داوای ئیستیسنایەکەم کردایە لەبەر ئەوەی منم پێم نەوترێ دەسەڵات بەکارێنێ من بەبێ موچە مۆڵەتی خوێندنیان بامایەتێ بۆیە بە دڵنیاییەوە من ئەوەندەی توانی بێتم و پێم وایە کە ڕەنگە لە دەرەوە خەڵک ئەیکەی وابێ پێم وایە زۆرترین محاولەم کردووە کە ئیستیغلالی ئەوی جەنابەت ناوی ئەنی دەسەڵات کە من پێم وانە دەسەڵات بوو بێت چونکە کاری خۆمم کردووە ئەوەی کە هەم بووە لە یەکێتی ژنانە پێمان خان تۆ لە هەڵبژاردننی بسوێنجی حوتی 2009 لەناو لیستی گۆڕان خۆت پاڵات بووە پەرلەمانی کوردستان زۆر باز لەوە ئەکرا ئەو کاتەوە ئێستاش کە مەسەلە قوبوڵ خاص لە زانکۆکانە نەمێنێ و کەس بە قوبوڵ خاص وەرنەژیرێ ئەوەیە لە تۆ پرسم ڕاشکاوانە وەڵام من پێیتەوە خۆت بە قوبوڵ خاص وەرنەگیرێ لە زانکۆ باشە ینی ئەو کاتە بۆچی بۆ تۆ بۆ چەندین ڕەنگە پەرلەمانتاری تر حەڵاڵ بوو بێ کە بە قوبوڵ خاص لە زانکۆیەکە وەربژیرێن بۆ ئێستا بۆ گەنجێک حرام بێت کە ڕەنگە خۆناغی لە قۆناغەکانی ژیانی دەرفەتی نایابێ بتوانێت خوێندن تاوەکە ئێستا بۆتە کەسێکی حیزبی بە قوبوڵ خاصەکەی کۆلێژە تاوەکە من بۆ خۆم سەرەتا ڕام وایە کە مەفروزە هیچ بەربەستێک لە بەردەمی خوێندنە دانەنرێت لە بەردەمی خوێندنە دانەنرێت کە ئینسان حەقی هەبێت بخوێنێت و تۆ با بڵێن کە قسە لەسەر مەفهومی قوبوڵ خاص ئەەکەی تۆ کام قوبوڵ خاصەیە یا کامەیە کە تۆ ئیشی لەسەر ئەەکەی ئەوەی کە بەنمونە من کە وەرگیراوم لە خوێندنی بەکەلۆریۆس خریجی ئەعدادیە بووم ینی ئەو مەرجانەی کە پێویستە هەبێ خریجی ئەعدادیە بووم دەرەجەم هەبووە لە شەشە شتێک نەبووە کە چۆن ئەڵێ بمەوێت لە اختصاسێکەوە یاخود بەبێ ئەوەی کە شروتم تیابێت وەربگیرێم لەو شوێنەی کە ناکرێ بە نمونە ئەو کاتە یەکێک لە مەرجەکان ئەو بوو تۆ خریجی سناعە یاخود خریجی با بڵێن پەیمان ئەعدادیە پیشەیەکان نەبی ئامادەیە پیشەیەکان نەبیت ئەمە لەگەڵ ئەوەی کە من ڕەم وایە ئەبێ
خوێندن بۆ هەموو کەس بێ و ماف هەبێ و شتێک نەبێ ناوی جیاکردنەوە بێ کە مەجموعەیەک بە قوڵ خاز وەربگیرێن و ڕێگە لەبەر ئەمە نەعەدالەتیە کە بەخۆشمەوە کە بەشدار بوومتیایە نائەدالەتیە بەڵام بەڕاستی فرسەتێک بووە من پێم وایە بۆ خوێندن من قوبول خاصم بەکار نهێناوە بۆ وەرگرتنی زەوی بۆ وەرگرتنی خانوو بۆ وەرگرتنی سیارە بۆ دەستکەوتنی پارە ئەوەی کە قوبول خاصم بۆ بەکارهێناوە بۆ خوێندنە بۆ گەشەدانە بەلایەنێک کە من پێم وابووە لە ڕێی قانونەوە ئەتوانم خزمەتی مەسلەی ژنان بکەم ئەگەر ئەمە بە با بڵێن جۆرێک نازانم جەنابەت لە فەسادی دائنی لە هەر شتێکا دایئەنەی بەڵێ ئەوەم کردووە مەبەستی من ئەوە بوو ینی پێمان خان ئێستا زۆر قسە لەسەر ئەوە هاکرێت کە بە تایبەتی لیستی ئۆپۆزیسیۆن زۆر قسە لەسەر ئەوەکەن کە قوبوڵ خاز نامێنێ باش ئەگەر نامێنێ ینی کەواتە باشتر وانە بین ئەوانش کە پێشتر بە قوبوڵ خاز ڕۆنامەیان هێناوە لیان وەربگرینەوە بڵێن کاکەوە بە قوبوڵ خاز هێناوتانە مافی خۆتان نەبووە ئێوە کەوادری حیزب بوون و حیزب بە قوبوڵ خاز ئێوە لە زانکۆدانەوە یانەوە تا قسە لەسەر ئەم بابەتە هەر نەکەین و هەر بە یەکجاری ئەم دەرگایە داخین بۆی ئەوانی کە حەزیان لە خوێندنە بچن بخوێن و حیزبەکانیش هەوڵ بن بە قوبوڵ خاز کەوادری خۆیان بنێرنە ناو زانکۆکان و تۆ لەگەڵ کامیان نایدێ ینی کامیان بکەین باشتر من پێم وایە تۆ ڕێگا خۆشکەی لە بەردەمی خوێندنی هەر کەسێک مەرجی تەمەنی هەبێت یا تەمەنی نەبێت چونکە ئەوەی کە لێرە ئەکرێ بە تایبەتی لە بواری خوێندنە ڕێگریکی ئاشکرایە ینی پێ ئەچێ حکوومەت یا وەزارەتی خوێندنی باڵا پێی ناخۆش بێ خەڵک بخوێنەیە پێی ناخۆش بێ خەڵک شەهادە بێنێ کە ڕەنگە ئەم گرفتانە یەکێک بێ لەوانەیە کە قوبوڵ خاصی پێ دروست بووە کە بۆ ئەوەی ڕێگا دروست بێ بۆ ئەوەی ڕێگالەوە بگری من لەگەڵ ئەوەیان لەگەڵ هیچ شتێکی تایبەتانیم لەگەڵ هیچ با بڵێن هیچ خاصیەکانیم بۆ هیچ شتێک لەگەڵ ئەوەیان کە تۆ قوبوڵ خاز ڕاگری و لە بەرامبەر یا دەرگا لە بەرام بۆ خوێندن بکەیتەوە بەبێ ئەوی جۆبیتە ئەوەی ئەمە 45 ساڵی تاوا کردو بۆی نیە بەکەلۆریۆس بخوێنێ من تێناگەم خوێندنی بەکەلۆریۆسی 45 ساڵێک یا 50 ساڵێک چی لە حکوومەت کەمەکاتەوە یا چ کێشەیەک بۆ حکوومەت دروست ئەکا کە ئەو ڕەنگە بەتەنیا بۆ ئەوەی بێ کە کەفاەتی علمی خۆی بەرز بکاتەوە لە مەجالێکە بۆیە من لەگەڵ کردنەوەی ئەگەر چی من بۆ خۆم بە قوبوڵ خاص خوێندنم تاوا کردووە بەڵام خوێندنی بەکەلۆریۆس لەگەڵ ئەوەیان کە دەرگای خوێندن کراوە بێ کە ئەمە تاکە زەمانەتە بۆ ئەوی تۆ ڕێ بگری لە حیزبەکان لە لایەنەکان کە قوبوڵ خاص بەردەوامی پێبن بەڵێ بۆ پێی تۆ کەسێکی یاساییت ئێمەش باسمان لە مەسەلەی قوبوڵ خاص کرد فراکسیۆنەکەی تۆ لەناو پەرلەمانە تا چۆن کاری لەسەر ئەوە کردووە کە فشار بخەنە سەر وەزارەتی خوێندنی باڵایە پرۆژە یاسایەک دەربکەن بۆ ئەوەی کە ڕێگری لە بەردەم خوێندنانەمێنێ و خەڵک بخوێنێ وێ ڕای ینی بێ ئینتیمایی بۆ هەر حیزبێک وێ ڕای بێپارەیی وێ ڕای تەمەن وێ ڕای ئەم شتانە و خۆشە کەسێکی یاسایی نازانم ینی لەو بوارە تۆ چیت کردووە ئێمە لە پەرلەمانە جەنابەت ئەزانی ینی ئەو با بڵێن ئیشی خوێندنی باڵا پەیوەندی بە و لیژنەیەوە هەیە کە تایبەتە بە پەروەردە و خوێندنی باڵا وەکو پرۆژە یاسا هەتاکو ئێستا پرۆژە یاسایەکی لەو جۆرە نیە لەبەر ئەوەی هەتا ئێستا پرۆژە یاسای وەزارەتی با بڵێن یاسای وەزارەتی خوێندنی باڵا نییە وجودی نییە لە پەرلەمانی کوردستانە پەسەند نەکراوە جگەلەوەی کە چەندین پرۆژە یاسای تر هاتوۆتە پێشەوەی ئێمە نەبووە بەڵام هاتووە بۆ مەسەلەی خوێندنی زانکۆ ئەهلیەکان کە ئەمە ڕەنگە بە دیوێکی کەیە لە دەرەوەی حکوومەت دەرگایەکی تر بەڕووی خوێندنی خەڵکا بکاتەوە بە جیاوازی تەمەن و ئەوانەی کە حکوومەت ئەیکاتە ڕێگر بۆ خوێندنی خەڵک خودی ئەو پرۆژە یاسایەش سەحب کرایەوە لەسەر داوای وەزیری خوێندنی باڵا ئەوەندەی من ئاگادار بم ئەندامەکانی ئێمە ئەوانەی کە ئەندامن لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵایە با بڵین بە کۆبوونەوە و بە قسەکردن و بە ئیشکردن ئیشیان لەسەر ئەوە کردووە کە ئەو ڕێنماییانە گۆڕانکاری تیا بکرێ بۆ وەرگرتنی خوێندن لە خوێندکار لە بەکەلۆریۆز لە خوێندنی باڵا بەڵام تا چەندێک بەڕاستی سەرکەوتوو بوون لەوەیە من پێم وان نییە هەتاکو ئێستا گۆڕانکاریکی ئەو تۆ کرابێت لەو بارەیەوە زۆر باشە پێمان خان واسێنانی تۆ لێکێتی ژنان بە پێ مەراسیمێک بووە بزان مەراسیمێک شە بۆ ڕێکخراوە و حافیزی و لێکراوە بەڵێ ینی ئەم وازهێنانە پێ ناچێت جۆرێک لە عاجز بوون کێشێتیا بوو بێ بەڵام بەردەوام تۆ تاوانبارەکری بەوەی کە تۆ لە پێناو بوونە ئەندام پەرلەمانت لە پێناو ئەوەی بوو پاڵەوەن لەلایەن لیستی گۆڕانەوە
لە یەکێتی ژنانوازی هێناوە هاتووتە دەرەوە. بەڕاستی من نازام ئەو تاوانانە لەکوێوە سەرچاوی گرتووە، بەڵام من لە ساڵی 2007ەوە وازم لە یەکێتی ژنانی کوردستان هێناوە کە هیچ قسەیەک یا هیچ دەنگێک لەسەر دروستبوونی لیستێکی ئۆپۆزیسیۆن یا خود لیستی گۆڕان نەبووە، هەر مۆزوعێک نەبووە بە ناوی گۆڕانەوە لەو کاتی کە من وازم هێنا و ئەو کاتە من گەڕامەوە بۆ دائیرە کە پێشتر من لە بڵین بەڕێوەبەرێتی تەندروستی سلێمانی بووم و گەڕامەوە ئەوێ و دوای ماوەیەک لەوێ من نەقلی خەدەماتم کرد لەبەر ئەوی ئەمیست ممارەسەی قانون بکەم و لە وەزارەتی عەدلەوە دەست پێ بکەم و دواتر کاری پارێزەری بکەم. لەوێەوە خۆم نەقل کرد کە بوومە فەرمانبەری یاسایی لە داواکاری گشتی نووسنگی داواکاری گشتی لە سلێمانی کە من ئەتوانم بڵم زیاتر لە ساڵ و نیوێک بەر لە دروستبوونی لیستی گۆڕان من لە یەکێتی ژنانی کوردستان هاتوومەتە دەرەوە. ئەگەر وابێ ئەو قسەیە ڕاست بێ ڕەنگە من کەشفی بەڵێن حاسەی شەشەمم کردوێ کە زۆر بەقوتە لە بنا پێشبینیم کردو دوای ساڵ و نیوێک لیستێک دروست ئەبێت و من ئەمێ بۆ ئەوێ پاڵێرم دڵنیا بەلەوەی کە هاتنە دەرەوەم لە یەکێتی ژنان بە دوور و نزیک ڕەبتی بە نەبم کاری ئێستەمەوە نە بە لیستی گۆڕانەوە بوو چکە شتێک نەبوو ناوی لیستی گۆڕان بێت. تۆ بە هەڵبژاردن بووی بە نوێنەری خەڵک لە پەرلەمانە. بەڵێ نژووکو ڕۆژنامەنووس لەم شوێنای خۆم بە نوێنەری خەڵک ئەزانم کە ئێستا ئێمە هەبینن. ئەمە لە پەیمان عیزەدین بپرسم تۆ تا ئێستا چەند پرۆژە یاسا لەناو پەرلەمان ئامادە کردووە بۆ فراکسیۆنەکەی خۆت تا پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی بکەن بۆ خەڵکی کە متمانەیان ناوە بە تۆ؟ بەڵێ ئەو پرۆژە یاسایانی کە من ئیشم لەسەر کردووە یەکێک لەوانە پرۆژە یاسای لێبوردنی گشتی کە ئەو پرۆژە یاسایە ئێستا لە پەرلەمانە لە لیژنە پەیوەندیدارەکانەوە شەوتێکی زۆر باشی بردوێتە پێشەوە لە ئیشکردنا لەبەر ئەوی من لە لیژنەی مافی مرۆڤم و بە حکمی سەردانیکردنی زۆرم بۆ زیندانەکان تێگەیشتم لەوەی کە ئەزمەیەکی زۆر گەورە هەیەەوە لە با بڵین لە هەموو کاتێک زیاتر ئێستا پێویستمان بە پرۆژە یاسایەکە بۆ لێبوردنی گشتی کە ئەو پرۆژە یاسایە من لەگەڵ سێ هاوکاری ترم بەڕێز کاک حاکم ڕزگار کە ئێستا ئەندامی پەرلەمان نییە و خاتوو سەرگوڵڕەزا و خاتوو ڤیان ئامادەمان کرد ڤیان عەبدوڕەحیم و پرۆژەیەکی تر کە دیسانەوە هاوکار بووم لە دروستکردنیە لە فکری دروستکردنیە پرۆژەی نەهێشتنی سزای لە سێدارەدان لە باڵین یاسای سزادانی عێراقیە پرۆژەیەکی تر کە ئێستا لە قۆناغی پێشکەشکردنایە و ئیشم لەسەر کردووە هەموارکردنی یاسای چاودێری کۆمەڵایەتی بۆ خانەکانی نەوجەوانان کە ئەو خانانەی کە با بڵین مناڵی بێدایک و باوەک ئەگرێتە خۆی کە ئەو یاسایی کاری پێ ئەکرێ بەڕاستی لە بەرژەوەندی ئەو مناڵانە نییە و ڕێخۆشکەرە بۆ ئەوی ئەو مناڵانە بەلادانە بە ئەم پرۆژانن کە هەتاکو ئێستا من ئیشم لەسەر کردووە. چەندی پەسەند کراوە پرۆژانی تۆ؟ ئەو پرۆژانە هەتاکو ئێستا لە قۆناغی ئیشکردنایەوەکو باسم کرد پرۆژەی لێبوردنی گشتی من بۆ خۆم ئەمەلێکی زۆرم هەیە لەوەی کە پەسەند بکرێت چونکە شەوتی زۆر باشی بڕیوە سزای لە سێدارەدان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە نەهێشتن و چاوەڕێی خوێندنەوەی دووهەمم یاسای پرۆژە یاسای سێهەمیش ئامادەیە نووسراوەتەوە بەڵام لە قۆناغی پێشکەشکردنایە. زۆر باشە تۆ ماوەیەکی زۆر کارە لەسەر شارنووسی بەسەر و شوێنەکانی شەڕی ناوخۆ بەڵێ شەڕەکانی نێوان حیزبە کوردیەکان کرد. بەڵێ ئەمە ڕاشکاوانە لێرەوە بەبینەران بڵێت وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان خۆت پێ دوایە شارنووسێکی ڕوونیان هەبێتەوە بەسەر و شوێنانە؟ بەڵێ ماڵ داوا بێەوە پرۆژێکی کەت بیرخستمەوە پرۆژە بڕیاری دەستنیشانکردنی چارەنووسی بێسەر و شوێنەکان لە هەرێمی کوردستانە ئەوەژێکێکە لەو پرۆژە بڕیارانەی کە من ئامادە و با بڵێن نووسیومەتەوە بەڵام فکرەی هەرسێ ئەو پەرلەمانتارە بووین کە پێشتر باسم کرد کە ئەندامی لیژنەی مافی مرۆڤین چارەنووسی ئەو بێسەر و شوێنانە بە بڕوای من ئەمڕۆ بەیاسبینی هەر ئەبێ قسەی لەسەر بکرێ ئەبێ یەکلایی بکرێتەوە و من پێم وانییە کە ئێستا چارەنووسێکی دیاریان هەیە چونکە زۆربەی ئەگریمانەکان ئەدباتەوە سەر ئەو ڕێگایی کە ئەمانە نەماون بە فعلی نەماون چ ئەوانەی شەڕی ناوخۆ چ ئەوانی کە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە چکە بێسەر و شوێنان لە هەرێمی کوردستانە بەتەنیا ئەوانە نین کە لە شەڕی ناوخۆیە دیار نەماون کۆمەڵێکیش هەن کە بە حدودی 38 کەسنە تا ئێستا بەپێی ئەو ئامارەی کە لە لای ئێمەیە ئەمانە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە لە شوێنی ئیشکردن و لە شوێنە گشتیەکان و لە ماڵەکانی خۆیان ئەبراون بەڵام دیسانەوە ئەوان تاوان بۆ یان سیاسی بۆ سیاسی هەمویان بە هۆکاری سیاسی بە
ئینتیمابوونیان بۆ ڕێکخراوێکی تر یا فکرێکی تر دەستگیر کراون کە ئەوانە بەڵگە هەیە لەسەر مانیان تا چەند ساڵێک بەڵگەی نامی سەلیبی ئەحمەر هەیە چاوپێکەوتنی ڕۆژنامەوانی هەیە کە لە سزنەکانی ئاسایشە لەگەڵیانە کراوە کە ئەمانە بەڵام بەپی ئەوانی کە با بڵێن سەیری ئەەکەی حتا لە قانونیشە ئەو زروفانی کە ئەوانی تیا بێسەر و شوێن کراون و ئەو ساڵانی کە ئەوانی تیا دەرنەماون زیاتر بەرەو ئەو ئەڕوا کە ئەمانە نەماون بەڵام قانون جەنابەت ئەزانی لەسەر گریمانە و لەسەر نیەت بنیاد نانرێ پێویستە بەڕستمی و لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بە پرۆژە بڕیارێک چارەنووسی ئەوانە دیاری بکرێت دوای ئەوەی کە قسەی جددی و یەکلایی کەرەوە لەو پارتانەی کە بەرپرسن لە دیارنەمانی ئەو کەسانە کە زۆربەی پارتەکانیش بەشدارن لەو بێسەر و شوێنکردانەیە بۆیە ئەمە مەجال نیانی ئەمە ئەخیر دۆسەیە کە مەفروزە لە شەڕی ناوخۆ و با بڵێن مەرحەلەکانی تری دوای شەڕی ناوخۆیە هەبووە لە هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە بمانەوێ دۆسەی شەڕی ناوخۆ بۆ یەکجاری دابخەین و بمانەوێ ببێ بە لاپەڕەیەک لە لاپەڕەکانی مێژووی ئەو پارتە سیاسیانە مەفروزە دۆسیەی بێسەر و شوێنەکان لە هەرێمی کوردستانە یەکلایی بکەینەوە. زۆر باشە. لە دوای دەست لە کارکێشانەوەی ئەو چوار پەرلەمانتاری وزوتنەوەی گۆڕانەوە لێرە و لێوێ باز لەوە ئاکرێت کە جۆرێک لە ناکۆشی لە نێوان پەرلەمانتارانی وزوتنەوەی گۆڕاندا هەبێت. هەموو ڕاشکاوانە پێم بڵێمە تا چۆن ڕاستە؟ من تەسەور ناکەم ناکۆکی هەبێت ناکۆکی چونکە تۆ قسە لەسەر ئەوە ئەکەی ناکۆکی لە چ ڕوویەکەوە ئەم قسەی جەنابەت ئەکرێت دوو دیوی هەبێت لەسەر هەڵوێستەکانی فراکسیۆنی گۆڕان لە ناو پەرلەمانی کوردستانە لەسەر لێدوانی هەندێک لە پەرلەمانتارەکانی بەڵێ بەدڵنیاییەوە ئەگەر ناکۆکیەک هەبێ لەسەر شێواز و ئالیەتی دەست لە کارکێشانەوەی ئەو هاوڕێیانەمان بووە نەک لەسەر هەڵوێستەکانی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانە هەتاکو ئێستا چونکە بەڕاستی نازانی لە داهاتووە ناتوانانی تەنەبوو ئیش بکەی بۆی لە داهاتووە چی ڕوئەیە بەڵام هەتاکو ئێستا هیچ ناکۆکیەک لە هەڵوێستی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستانە نەبووە چونکە ئێمە بەرنامەیەک بردوونیەتی پەرلەمانی کوردستانەوە کە هەتاکو ئێستا ئێمە بەردەوامین لەسەر جێبەجێکردنی ئەو بەرنمەیە چونکە لە کاتیبوونی بەرنمەیە من پێم وانییە ناکۆکی دروست بێ لە نەبوونی بەرنمەیە لە فەوزایە ناکۆکی دروست ئەبێ ناکۆکیەک ئەگەر هەبوو بێ لە ڕەنگە زیاتر لەوە تەسەور کرابێ کە لێدوانی جیاجیا لەسەر شێوازی دەست لە کارکێشانەوە یا هەڵوێستی ئەو هاوڕێیانەمان هەبوو بەتەنیا لەوەیە بوو کە من بۆ خۆم پێم وابوو کە ئەو هەڵوێستێکی شەخصیە ناکرێ بەرگێکی سیاسی یاخۆت بە ناوی کۆی بزوتنەوەکەوە حسابی لەسەر بکرێ لەو چوارچێوەیە نە من پێم وابێنە هیچ هاوڕێیەکی ترم لە فراکسیۆنی گۆڕان کێشەی نییەوە ناکۆکیش نییە لەوەیە بەڵام لەو کاتێک کە تەسەورێک دروست بکرێت کە ئەمە هەڵوێستێکی سیاسیە و هەڵوێستی بزوتنەوەی گۆڕانە لێرە ڕوئیای جیاواز و بۆچوونی جیاواز دروزە بێت. ئەمە لێدوانێکی خۆتە بە بیر بێنمەوانێ لە کاتی بایکۆتکردنی لیستی گۆڕان بۆ کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان تۆڵی بایکۆتکردنی کۆبوونەوەکانی پەرلەمان کارتێکی شەرمنانەیە. بەڵێ یعنی ئەمە بەس نییە تێبگەین لەوەی کە جۆرێک لە ناکۆکی تەنانەت لەسەر هەڵوێستەکانی فراکسیۆنەکەش هەیە لەناو پەرلەمانە؟ نانەخێر ئەمە من پێم وانییە ناکۆکیە ئەمە ئەو پەڕی کۆکبوونە لەسەر هەڵوێز لەبەر ئەوەی من کە ڕەئیشم وا بووە بەڵام پابند بووم بەڕای زۆرینەی فراکسیۆنەکەمەوە کە بڕیاری بایکۆتکردنی یاوە بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە من سیاسەتی قاس پەیڕەو بکەم ئەگەر فراکسیۆنەکە هەرچی وت من ڕەئەکانی خۆشم بتوێنمەوە لە ناو ڕەئی فراکسیۆنەکەیە پابند ئەبم بەو بڕیاری کە زۆرینە ئەیە لەبەر ئەوەی ئەمە مەفهومی دیموکراسیەتە لە زۆربەی فەرهەنگەکانە بەڵام ئەوەی کە من ڕەئی خۆمم هەبێ ناکرێ لەسەر ئەوە ڕێک نەکەوتوین کە ئێمە تەواوی بیر و بۆچوونەکانمان داماڵین ئەو کاتی کە ئەچینە ناو فراکسیۆنی گۆڕانەوە من پێم وابوو کارتێکی شەرمنانەیە بایکۆتکردن لەبەر ئەوەی بایکۆتکردنەکە درێژەی کێشە و لە بەرامبەرە
تێپەڕاندنی یاساکان بەردەوامی هەبوو کە من پێم وانە بوو ئەمە کارتێکی بەقوت بێ بۆ ئەوەی تۆ گۆڕانکاری دروست بکەی یاخۆت پەرلەمان ناچار بکەی داخوازی خۆپیشاندەران و داخوازی جەماوەری خەڵکی کوردستان بێنێتە دیە ئیشی لەسەر بکە ئەو کاتە من لەگەڵ ئەوەیە بووم کە کارتی بەهێزتر دروست بکەین بە نمونە یەکێک لەو کارتانی کە ئێمە قسەمان لەسەر ئەکرد لە پەرلەمانە مانگرتن بوو کە بەمانگرتنی چەند ڕۆژی دەست پێ بکە هەتا ئەو کاتی ئەگاتە مانگرتنی خواردن و پەکخستنی ئەدای کە ئەمە جۆرێکن لە شێوازی کارکردنی با بڵێن هەر کوتلەیەکی سیاسی لە ناو پەرلەمانە کە پێم وا بوو مەفروزە ئێمە لە دوای چەند ڕۆژێک لە بایکۆتکردنەوە کارتەکانمان تەسعید پێ بکەین بۆیە لە متبوونی یاخود لە بەردەوام بوونی بەکارهێنانی ئەو کارتەیە من پێم وا بوو ئەوە ئیتر چۆتە قۆناغی شەرمنیەوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو بڕیارانی کە پەرلەمان بە بەردەوامی دەری ئەکات و جێبەجێی ناکات. بەڵام زۆر بە کورتی ئەمە وەڵامی ئەوەم بیتەوە ینی گەر فراسیۆنی گۆڕان بایکۆتیشی نەکردە و لە ژوور بواە ئەو پرۆژە یاسایانەی کە تێپەڕێنران هەر تێپەڕێنران چکە ئێوە خۆتان ئەڵێن کە لە ناو پەرلەمانە حسابی زۆرین و کەمی ناکرێت. بەڵێ من لەگەڵ ئەویان نەبووم وەکو پێم وتی لەگەڵ ئەویان نەبووم کە لە پەرلەمانەدا بنیشین دەنگ بینیا دەنگدەین بۆ یاساکان چکە ئەو قۆناغێکی زۆر گەرم و گوڕی خۆپیشاندانەکان بوو و جەماوەرێکی زۆری ناڕازی لەسەر با بڵێن شەقام بوو و ناحەقیەکی زۆر و توندوتیژێکی زۆر هەتا ئاستی کوشتن لە بەرامبەر هاوڵاتیانە کرابوو بۆیە من پێم وا بوو وەکو پێم وتی من لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانم لە لایەنگری ئەوە بووین کە بایکۆتکردن بگۆڕین بەمانگرتن کە پێمانەوە بوو ئەمە زەوئێکی زیاتر ئەخاتە سەر ئەدای پەرلەمان. زۆر باش دەستخۆش کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە دو پرسیارە لە یەکەم تکایە بە کورتی وەڵامم بەرەوە لە چاوپێکەوتنێکە ساڵی 2006 تۆ ئەڵی تەواوی حیزبەکانمان پەرلەمانەکەمان تەواوی حکوومەتەکەمان دیوەخانێکی گەورە کراوە. باشە ئەگەر بەپی ئەم بۆچوونەی تۆ بێ ئێستا ئافرەتێکی ئازادی خواست کە ساڵانێکی زۆر بەرگری لە مافەکانی ئافرەت کرد و سەرنووسەری جەریدێکی ژنان بوو لە ڕێکخراوێکی ژنانە کاری کردو لە دیوەخانێکی گەورە کراوە چیەکە؟ جا ئیشی من لەو کاتەوەی کە ئیشم ینی چوومەتە ناوکاری ڕێکخراوەیی و بۆ ئیشکردن بۆ مەسەلەی ژنان ئیشم لەسەر ئەوە کردووە کە ئەو دیوەخانە گەورەیە بگۆڕم و ئیشی ئێستاشەم هەر بەردەوامە لەوەی کە ئەو دیوەخانە بگۆڕم بەڵام دڵنیا بە تاکو ئێستا نەگۆڕاوە بەس ئەمە لم هەیە بەوەی کە دیوەخانەکە بگۆڕێ ئەوەش هەنگاوی ئەوێ ئێمە ئێستا هەنگاو بۆ ئەوانی ینی سەر شەر پێ دووە کە دیوەخانێکی گەورە کراوە پێمان عیزەدین نووسەر و چالاک لەباری مافەکانی ژنان زۆر سپاس بۆ ئامادەبوون لە ستودیۆ بەرنامە ڕاشکاوی. خۆشەویستان بۆ سەرنج و تێبینی ئەگە دەتوانن لە ڕێگەی ئیمێل ئەدرەسی بە ڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا بە ڕاشکاویەکی تر بە شادیتان ئەسپێرم.